لفرمايشتك ابن عباس ليه قريته ما فرميتي صلى الله عليه وسلم عن ابن عباس رضي الله عنهما قال قال رسول الله صلى الله عليه وسلم لرجل وهو يعظه اغتنم 5 قبل 5 شبابك قبل هرمك وصحتك قبل سقمك وغناك قبل فقرك وفراغك قبل شغلك وحياتك قبل موتك. رواه ابن أبي شيبة وأحمد في الزهد والبيهقي مرسلا، ورواه الحاكم في المستدرك على الصحيحين موصولا، وقال هذا حديث صحيح على شرط الشيخين ووافقه الذهبي. ابن عباس رضا رحمتي خواه خوي لباوكي بفرمي عزيز ما صلى الله عليه وسلم آموشگاری پیاوێکی کرد، ڕووی لەم پیاوەیە کرد، پێی فەرموو 5 ساعت و کات 5 وەقت بە دەرفەت بزانە، بە هەل و فرسەتی بزانە، سوودی لێ ببینە بەر لەوەی 5 ساعت و کاتت بەسەرا بێ. یەکەم فەرمووی گەنجایەتی و جاحێڵیەتی و لاویەتیت بەر لەوەی پیر بی. ئەی گەنج، سات و کاتی لاویەتی و گەنجایەتیت بە دەرفەت بزانە، بە فرسەتی بزانە بەر لەوەی پاییزی پیری ڕوو لە ژیانت کە. ئەو ئیسلامە ئەو ڕۆچاوەڕێی ئێوە ئەکا، کۆمەلگا بە ئێوە ئەچێتە پێشەوە، ئەم ئیسلامە بە ئێوە بە عیززەت ئەبێ، ئەم ئیسلامە بە ئێوە شەکاوە ئەبێ. ئاخر وەڵڵا کارەساتە حەیفە مردنە گەنجەکانمان بێ ئاگابن لەم قورئانەی کەلامی رب العالمین، بێ ئاگابن لەم هەموو فەرمایشە شیرینەی رسول الله صلى الله عليه وسلم. وەڵڵا حەیفە ئێمەی گەنج ئەم تەمەنە لاویەتیە و جاحێڵیەتەی خۆمان بتوێنینەوە لە کافتریاکانە، لە باڕەکانە، لە گوناهە و لە تاوانە، لە سەرخۆشیە، لە ڕابواردن لەگەڵ ئافرەتی خراپە، ئافرەتێکی خراپی گەنج لەگەڵ گەنجێکی خراپە. ئەم تەمەنە زۆر بە خێرایی ئەڕوا، تەمەنی لاویەتی و گەنجایەتی زۆر بەپەلە ئەڕوا. فریای لاویەتی خۆتکەوە بەر لەوەی لە دەستت دەربچێ، بەر لەوەی دەستت بە هیچ شتێک ڕانەگا. ئەم تاقەتەیکەوە هەتە لە گەنجایەتی لە ئیسلامە سەرفیکە، بەر لەوەی بێتاقەتی پیری ڕوو لە ژیانت کە. ئەم زاکی ڕەو زیهنە و مێشکە بە قووەتە و بەهێزەی ئێستا هەتە لە لەبەرکردنە، ئێستا بیخۆزەوە زۆرترین قورئان و فەرمایشی رسول الله صلى الله عليه وسلم لەبەرکە. بەر لەوەی کەوا پیری بەسەر تا بێ ناوی ڕۆڵەکانی خۆت و نەوەکانی خۆشت بیر نەمێنێتەوە. ئەم چاوا کە پەروەردگار پێیداوی قووەتێکی پێداوی بیخوێنەوە، بەر لەوەی کەوا چاوت زەعیف بێ، لاواز بێ، نەتوانی هیچ شتێک بخوێنیەوە. و عزیزمان فەرمی صلى الله عليه وسلم وەلەش ساغیت بە دەرفەت و بە فرسەت بزانە بەر لەوەی نەخۆشکەوی. ئێستا چەند نەخۆش هەن لە نەخۆشخانەکانە کەوتونە، لەسەر جێگاکانە کەوتونە، خۆزگەی ئەوە ئەخوازن ئێستا لە جومعەیە لەگەڵ ئێمە ئامادە بوونایە کاتێ گوێیان لە سەوتی خوتبە ئەبێ لە دەرەوە جەرگیان ژان ئەکا بۆ ئەوەی لەگەڵ ئێمە ئامادە بوونایە، بەڵام ناتوانن ئامادە بن. چەند کەسی وایە خۆزگەی ئەوە ئەخوازێ لە جەماعەتە لەگەڵ ئێمە ئامادە بێ، بەڵام توانای نییە. دەتۆ ئێستا تاقەتت هەیە، توانات هەیە، لەشت ساغە، لە شەو نوێژە، لە کاری چاکە، لە جەماعەتە، لە زوو بۆ جومعەیە سەرفی کە و بەکاری بێنە بەر لەوەی نەخۆشکەوی. ئینجا پەنجەی پەشیمانی بگەزی کە هیچ سوودت پێ نەگەێنێ. وعزیز ما فەرمی صلى الله عليه وسلم دەوڵەمەندیت بەر لەوەی کەوا هەژار بی، بەر لەوەی کەوا فەقیر بی، تا هەبووی زەکاتی لێ دەرکە، پارە و سەروەت و سامانەکەت لە پرۆژەی خێرا بەکاربێنە بۆ قیامەتت ڕەوانەی کە، بەر لەوەی کەوا زەرەرێکەی دینارێک و فلسێکت نەمێنێ، بەر لەوەی کەوا سەرمایەکە و دەسمایەکەی ژیانت هەمووی بدۆڕێنی و لە دەستا بچێ. ئێستا هەوڵدا ئەو ماڵە و سەروەت و سامانەیەت لە ڕێگای بەخشینە، لە ڕێگای خەیر و خەیراتە، لە ڕێگای کاری خێرخوازیە، شورایەکی بۆ دروستکە بۆ ئەوەی نیکبەتی و زەرەر و زیان و تیاچون و فەوتان بەسەر ماڵ و سەروەت و سامانەکەتان نەهێ. چەند کەس هەبوو دەوڵەمەند بوو، چەند کەس هەبوو بوو دینارێکی لە پێناو ئەڵڵایە سەرف نەکرد، مزگەوتێکی دروست نەکرد، ڕێگاوبانێکی چا نەکرد، ماڵێکی بۆ بێوەژنێک و داکەتیوێک و هەژارێک دروست نەکرد، کەسێکی لە کرێچیاتی و لە قوربەسەریە نەجات نەدا. ئێستاش ماڵ و سەروەت و سامانەکەی لە کاری خراپە و ڕیبەویە هەمووی لە دەستدانە، پارەی لە ژیرفانتدایە، ئەوەندەی لە ماڵ و منداڵت و لە خۆشیە و لە گەڕان و لە سەیران و سەردانیا سەرفێکی کورە ماڵت ئاوا بێت تۆزێک بۆ ئەو قەبرە تاریکەتی سەرفکە، بۆ ئەو قیامەتە هەتایە سەرفیکە. و ئینجا سەروەرمان صلى الله عليه وسلم ئەفەرمێ و دەستبەتاڵیت ئەو کاتێک کە دەستبەتاڵی بە هەل و فرسەتی بزانە بەر لەوەی سەرقاڵ بێ. لە سات و کاتێکا دەستبەتاڵی ئیش و کار و کەسابەتت نییە، هەوڵدە ئەو کاتانە بقۆزەوە، زۆر زکری تیادا بکە، زۆر قورئانی تیادا بخوێنە، زۆر سەڵاوەتی بدە لەسەر پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم، سەردانی خزم و کەسام بکە، لە سیلی ڕەحمە
ئەم سات و کاتەی خۆت بەڕێکا وەرە مزگەوت نوێژەکانت بە جەماعەتکە بەر لەوەی سەرقاڵبی بەهۆی مەشغوڵی و سەرقاڵیەوە دەرفەتی ئەوەت نەمێنێ سەردانی خزمانیشکەی دەرفەتی ئەوەت نەمێنێکەوە نوێژەکانت لە مزگەوتە بە جەماعەتکەی فإذا فرغت فانصب وإلى ربك فارغب پەروەردگارە فەرمێتە محەممەد المستەفا صلی الله عليه وسلم هەچ کاتێ لە کاروبارێکی خەیریە تەواو بووی ڕامەوەستا دامەنیشە بەدەست بەتاڵی ڕێک دەست بکە بەکارێکی خەیرتر و چاکترە و بەرەو ڕووی پەروەردگاری خۆت وەرەوە ڕوبەڕووی پەروەردگاری خۆت ببەرەوە ڕوو لە پەروەردگاری خۆت بکە بە کڵۆڵی و بە کزۆڵی و بە ملکەچی و بە گەردەنکەچیەوە بە لالانەوە و ئینجا لە کۆتاییە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەم پیاوەی فەرموو و هەروەها ژیانت تەمەنەکەت بە هەل و بە فرسەت و بە دەرفەت بزانە بەر لەوەی بمری بەر لەوەی لە نێو قەبرت نێن بەر لەوەی مەلەکول مەوت یەقەت بگرێ بەر لەوەی ماڵ ئاوایی لەم دنیایەکەی ئەم دنیایە بە فرسەت بزانە الدنيا مزرعة الآخرة زانایانمان جوانیان گوتووە دنیا کێڵگەی ئاخیرەت و دوار ڕۆژە لەم دنیایەدا درێخی مەکە کەم تەرخەمی مەکە ئەوەی بۆت ئەکرێ لە کردەوەی چاک لە کردەوەی باش بیڕوێنە بیچێنە بینێژە لە قیامەتە لە حزوری رب العالمینە لەو ڕۆژەی کە لەواچێ بە یەک لا ئیلاهە ئیلا اللهێک ڕزگارت بێ لەواچێ بە بەخشینی یەک لە تەخورمایەک ڕزگارت بێ لەم ڕۆژەیە بەرەبوومەکەی ئەدرویتەوە